تووکی سەرما قەرزەوە چۆمان دەنێرن ماڵ وێرانمان دەکەن. کابرا خانی فرۆشتەوە یا کابرا ساری کەسوکاری خۆی فرۆشتەوە ئێستا بێت ئێرە لێرەش ئیش مێساینێرن بۆ وڵاتی سێم هیچ باشتر نیە لە وڵاتی خۆیان. هاتوو بەنای بەحری جێهات و بە بەحری بریتانیا بەچوو پات ئێستا بم بە پڕکاتێکە بەتارێ بخەن پارەی زۆر سەرف کردواتۆ بۆ وڵاتە هاتوشتە پارە پیاکە ناتۆ بۆی بینێری بۆ ڕەوان داش نازانم یعنی شتێکا لە خوانەوە تویانەوەت نازان چۆن پەشیمانی وڵاتە مەبلەغی پارەیەکمان سەرف کردو تا گەشتین بۆ وڵات بڕیارم پێ باش نییە لەبەرەوەی ئەگەر بیان نێرن بۆ ئەو شوێنە ڕوەندا لەوانەیە ژیانیان خراپتر بێت. یەکەم جار لەگەڵ ستافی تەلەڤیزیۆنی BK4 و لەگەڵ بەڕێوەبەری تەلەڤیزیۆن کاکشەمیز بە تێگەیشتن لە ئازاری هاونیشتیمانیان لە بەریتانیا ئەمڕۆ بێکەوە بەرنامەیەک دەکەین. ئەمانە پرۆگرامێکی جوان سازکەن لە ناو کوردەکانی شەقامێک هەر هەمووی کووردە ئەمانەیە بەرنامێکی جوان بکەین و لەگەڵ بەڕێستا دەستخۆش بێ مەسەلەی پرسی ڕواندا وای لێکردی کە بێ بۆ شەقامە ئەگەر چی شەقامێکی کوردی پڕەتی لە غەم و پەژارە بەڵام دڵخۆشی هاونیشتیمانیان بەلایەک و تەلەڤیزیۆنی خەمانیش BK4 شەمیز بێکەوە لەم شەقامە ئازاری گەلەکەیان دەگەێنن لەگەڵمان بن. خۆش بێ بەڕاستی کارێکی جوانتان کردووە دەستان خۆش بێ بەڕاستی هەڵساون بە کارێکی گەورە و پیرۆز ئیشێکی باشتان کردووە هیچ کەسێ وەکو خۆتەڵێ هەتا ئێستا کەس بەدەم ئەم کارۆ نەهاتووە. وازام چەند جارێک لە بێرمیگام سەید هەورامیەگەیە ئەو دانیشتووە بەس نازانم نەتیجیان گەشتۆ بە چی. هەتا ئێستا کەس خەمخۆری ئەم مۆزوعە نەبووە و کەس خەمخۆری پەناهەندەی فەقیر نەبووە خاستە این کوردستان. واتە کارکراوە کردار نەبووە. ڕەحمەتە لەوێ بەڵێ سەوری خۆم خەڵک کەم تا زۆر بەڕاستی و جەناب و مەسەلەن زۆربەی هەیە مەسەڵ کەم کاکسی تەورامی ئەم هێ منەورامیە مەسوعەیەکیان بەڕاستی خۆ هەڵ ناگری ینی قسەی باسی لەسەرەکان مەسەلەن لەسەرەکان خەڵک قساکە بەڵام تا ئێستا نازانم ئایامان چتاکی تا چەندێ گیان گرتووە نە بەس تا ئێستا بە دوای گۆڕانکاریی جددی داین بەڵامی تر بەستە سەورەکەم ئەمە فەشەل بێنم بە بڕۆی هیچ پەنابەرە هیچ کەناڵێک و لایەنێکی سیاسیش کە نهاتوو بێ تاکە کەناڵ هاتووە کەناڵەکەی بەڕێستانە. هەستێکی زۆر ناخۆشمان هەیە من خۆمێکێکم لەوانەی کە پۆستی ڕۆندان بۆ هاتووە و ئیمێڵیشم بۆ هاتووە زۆر دڵگرانین بەم بڕیارە هیوادارین سەر نەگرێت دوێنێ یاخود پێرە و بابەتەم بیست نازانم تا چەند ڕاستە بەڵام وەکو خۆم پێم ناخۆشە لەبەرەوەی بەدەیان گەنج بە سەدان گەنج خێزان هاتوون بۆ وڵاتە مەسرفێکی زۆریان کردووە حەزیان لێ داهاتویان گەشتبین بێ شتێکی باش بنیاد بنێن من ئەو بڕیارم پێ باش نییە لەبەرەوەی ئەگەر بیان نێرن بۆ ئەو شوێنە ڕوەندا لەوانەیە ژیانیان خراپتر بێت. چەند گەنجێک هەیە داما بە هەموو عەزێت و ناخۆشی و ناڕەحەتیە گاتۆتە ئێرە لێرەش بۆ هەموو شێق کابرا قەرزارە کابرا خانی فرۆشتەوە یا کابرا ساری کەسوکاری خۆی فرۆشتەوە ئێستا بێت ئێرە لێرەش ئیش نییە یان جوابی نادەنێ یان عەزێت یەنەی نێرن بۆ ڕەواندا لێ خۆی کابرا وڵاتە هیچ ئەمنێتێکی دیانێ هیچ برسێتیە خۆی وڵاتەکە وازام دەبرێت لە برسا خۆی. ئەگەر چی ئومێت بارگرانی نایە بۆ هەر کەسێ بەڵام هاونیشتیمانێک دەڵێ خۆزگەمان بە خۆمان نەکاکە بمانێرن بۆ ڕواندا دەڵێ هیچ ئومێدێکمان دروست نەکردووە و هیچ ڕێکخرا و دامەزراوێکی نێودەوڵەتی نەیان توانیوە ڕێ لەو بڕیارە بگرن. وەکو هاوڵاتێکی کوردی لە بریتانیا نەخێر پێم خۆش نییە. بۆچی؟ لەبەرەوەی ئەو کەسانی کە دێنە دەرەوەی وڵاتە و کەسانی کە کۆچەکەن لە بنەڕەتدا بۆ کۆچەکەن کە ژیانی خۆیان گۆڕم نەچن بۆ ژیانێکی باشتر هەوڵەدەن بۆ ژیانێکی باشتر کۆچیان کردووە بەڵام ئێستا نێرن بۆ وڵاتی سێم هیچ باشتر نییە لە وڵاتی خۆیان بۆیە وەکو وڵاتێک پێم خۆش نییە بێنێر بۆ خەڵکێکی زۆری بێزار کردو خەڵکێکی زۆر قەرزارە تێگەی خەڵکێکەیە پارەی زۆر سەرف کردواتۆ بۆ وڵاتە هاتوشتە پارە پیاکە ناتۆ بۆی بینێری بۆ ڕەواندا پەنابەرە لەم وڵاتە نییە دڵی بۆ خۆش بێت چونکە خۆی هەمی چەندها شار و دووری وڵات و بەحرەی بڕیوە هەرێکی کە هاتوو بەنای بەحری جێهات و بە بەحری بریتانیا بەچوو پات ئێستا بم بە پڕکاتێکە بەتارێ بخەنە ڕەواندا ئەمە کە لێک چی ماقول هاچی سیاست دەمە قوبوڵەکە چی مافێکی مرۆڤ قوبوڵەکە بەڕاستی ئمە پێمان ناخۆشە چکە بەڵێ بەتایکی بە دڵنیاییەوە کارەکاتە سەر هەموو کەسێک چکە ئیش و کارمانێمە بەڕاستی ئەکسەرەتی لەگەڵ کوردایە لەگەڵ خەڵکی قەومی خۆمانە منتیقەش هەمووی زیاتر بە قەومی خۆمان مەشهورن
بەڵێ بە دڵنیاوەڵا پێمان ناخۆشن جار بۆ وڵاتە خۆشیان زەرەرە بەڵامی دنازانم تاکە یعنی خۆیان تێناگەن چکە ئەکسەرێتی ئیش بەڕاستی خۆیان نایکەن هەمووی ئەم خەڵکی قەمانی تر بۆیانەکە ئەمیشە قورسانەمانە بۆیانەکە بەڵامی ترم ڕەوەندایش نازانم یعنی شتێکا لە خوانەوە تویانەوە تر نازان چۆن پەشیمان ناوەڵا تووکی سەرما قەرزەوە چۆمان دەنێرە ماڵ وێرانمان دەکەن ئارەوەڵا بۆ نهاتوە خۆ خەڵکە لە خۆشیان ناتۆ می لە فەقیری و لە بێپاریان هاتۆتە وڵاتی ئێستاش لێرە ماڵی وێران دەکەن دەنێرنە ڕەوەندای ناڕەحەتی و بە زەحمەتێک هاتومەتە وڵاتەی هاتوم لێرە سەرەتای ژیانم دەست پێ بکەم بە خەون و ئاواتەکانم بگەم لە وڵاتەی جا بۆیە هیوادارین ئەو بڕیارەی سەر نەگرێ لەبەرەوەی هەر کەسێکمان لارێکێکمان هاتوینەتە وڵاتە مەبلەغی پارەیەکمان سرف کردو تا گەشتین بۆ وڵاتە و بەدا ناڕەحەتی و دەردەسەری گەشتن بۆ وڵاتە ئەجا بۆیە هیوادارین ئەو بڕیارە سەر نەگرێ و هەواڵی خۆشمان ومێدتان وایە کە ئەم بڕیارە بەڵێ منۆکو خۆم ئومێدم وایە ئەم بڕیارە بگۆڕێ و هەرگیز پەنابەر نەبرێ بۆ ڕوەندا لەبەرەوەی ڕوەندا هیچ وڵاتێکی سەلامەت نییە و شوێنی ژیانکردن و شوکار نییە بۆ میلەتی کورد لەبەرەوەی وڵاتێکی دەستکورد و وڵاتێکی فەقیرە وڵاتێکی بچووکە بۆ جێگەی ئەو هەموو پەنابەرە نابێتەوە بیانێرن بۆ ئەوێ ئەگە چی ئومێت یەکەمین هەستە لە مرۆڤدا بەدی دەکرێت بۆ چاکبوونی یان بەگەشتنی ڕواندا ئەو خەمە گەورەی خوڵ بۆتەوە لە نێو ڕۆحی هەر گەنج و لاوێکی کورد لە بەریتانیا دەڵێ دەخوازم ئەم بڕیارە سەر نەگرێ و ومێدمان بۆ بگەڕێتەوە دەڵێ کوردستان ئەو خەمە بوو بەجێمان هێشت ئێستاش خەمێکی ترە ئەگە چی ڕواندا خەمی هەمومانە کە هاوڵاتیانی کورد لەوێ ژیان نەکەن چون ئەوان هاتوون بۆ وڵاتێکە ناوی بەریتانیایە هیوادارین لایانی پەیوەندیدار و دام و دەستگا مەدەنی و حکومیەکان لە وڵاتی بەریتانیا ڕێگیری بکەن دووزار دێڵم ڕیگەری بکەن لە کوشتنی ئەو ئومێدانەی کە خەریکە هیوای لەسەر دروست دەکەن بۆ گەیشتن بە خەونەکانیان کەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە